لەبارەی ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا بە تایبەت لە گەڕووی هورمز دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز عەبدوڵڵا حیجاب چاودێری سیاسی لە ئۆسلۆ لەگەڵم دەبێت. کاک عەبدوڵڵا، ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەمریکاوی ڕەت کردوتەوە کە ژێردەریایەکی با گەڕووی هورمزدا تێپەڕی بێت، بەڵام ئاشکرای دەکات کە هێزی زیاتری ڕەوانەی ناوچەکە کردووە. پێتان وایە کە هۆکار چییە؟ ئەمریکا کەشتی فڕۆکە هەڵگر و ژێردەریایی زیاتر دەنێرێتە ئەو ناوچەیە. سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی هێژاش. مەسەلەی ناکۆکی نێوان ئێران و ئەمریکا شتێکی نوێ نییە، بەڵام هەڵسوکەوتی هێزی دەریایی دوو وڵات لە بەرامبەر یەکتریشدا یا لە پەیوەندی لەگەڵ چالێکەکانی یەکتریشدا ئەو شتێکی نوێ نییە. لانیکەم لە 30 و چەند ساڵی ڕابردوودا، ئەگەر هەموو 40 و چەند ساڵی ڕابردووش نەبێت، لانیکەم لە 30 و چەند ساڵی ڕابردوودا جاران ڕوویدەوە هاتۆتە پێشێکە هێزی دەریایی ئەمریکا لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانی ئێرانەوە کێشەیان بۆ دروستکرەوە، یا ئەوەی کە دانیکەم بە شێوەیەکی ئەگەر بڵێن زۆر مەترسیداریش نەبێ هەندێک سەرێکیان بۆ دروستکرەوە، بەڵام تا ئێستاش نە ئێران ئەو تواناییەی بووە کە کێشەی جدی بۆ ئەمریکا دروستکە بە نە ئەمریکا مەبەستیەوە بووە. باشە بەڕێز حیجابیانی گرنگی ئەم گەڕوە بۆ ئەمریکا و بۆ وزەی جیهانیش بەگشتی چیانی؟ خۆتان دەزانن پێشتریش چەند جارێک ئێران وتوێت ئەگەر گرفت بۆ فرۆشتنی نەوتەکەم دروست بکەن گەڕووی هورمز دەگرم. زەحمەتە ئێران بتوانێت ئەو هەڕەشەیە جێبەجێ بکەن. گەڕووی هورمز گرنگە نەتەنیا بۆ وڵاتانی دەوروبەری کەندا، بەڵکو بۆ هەموو جیهانش. ئەگەر ئێران بێ و هەڵەیەکی ئەو تۆ بکە، نەتەنیا ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی بەڵکو نیوەی جیهان زیاتریش لە بەرامبەر خۆیدا دەبینێت، چونکە ئەوە گەروویەکی کلیدیە، گەروویەکی گەورەیە بۆ بازاری جیهان بەگشتی و بەتایبەت بازاری نەوت. ڕۆژانە 16-17 میلیۆن بەرمیلی نەوت بەوێدا دەڕوات. بێزگە لە نەوتیش وەکی تر گەرووی هورمز تەنیا ڕێی دەریاییە کە دەبێتە هۆکار، یا بڵێن هۆکارە بۆ ئەوەی کە تجارەتی دنیا هاوردەکردن و هەناردەکردنی شتومەک لەوێڕا نەتەنیا بۆ ئێران و وڵاتانی کەندا، بەڵکو بۆ هەموو ئەو شوێنانەی کە لەو ڕێگایانە کەڵک وەردەگرن کەڵکی لێ وەردەگیرێتەوە. بوو گرتنی گەرووی هورمز بە قسە زەحمەت نییە، بەڵام بەکردەوە زۆر زۆر زەحمەت. ئێران بۆ خۆشی دەزانێت کە ئەوە زیاتر چارچێوەی تەبلیغاتی هەیە، نەک چارچێوەی کردەی. بەڵێ، کەواتە پێتان وانی ئەم هەڕەشانە ینی ببێتە قۆناغێکی نوێ لە گرفت و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران؟ ئەگەر ئەو جارانەی کە ئێران هەمێشە هەڕەشەی کردووە گەرووی هورمز دەبەستێت لە سەدیەکی دابنەی، ڕەنگە لە ژمارەی ڕۆژەکانی ساڵ زیاتر بێ. یعنی ئێران بە جاران دەیان جار ئەگەر نەبوو بێتە ساڵان جارێک ڕەنگە بە شێوەی فەرمینە، بەڵام ئەگەر لە ئاستی جیاوازە تەماشا بکەی کەم تا کورتێک هەر فەرماندەیەکی ئێرانی، هەر فەرماندەیەکی بەتایبەت هێزی دەریایی ئێرانی کە باسی گرنگی استراتێژیکی گەرووی هورمزی کردبێ یا کەنداوی کردبێ، هەمێشە باسی ئەوەی کردووە کە کلیدی کەندا و لە دەست ئێراندایە. بەڵام ئەو زیاتر پرۆپاگاندایە، بێزگە لە پرۆپاگاندا ناتوانێت شتێکی بکەوێت. هەرچەند بەکردەوە ڕەنگە ممکن بێ، بەڵام ئێران ناتوانێت هەڵایەکی وا بکات، چونکە بەر لە هەموو لایەک ئێران بۆ خۆی دەخینکە ئەگەر بێ و ئەو گەروویە ببەستێت. باشە، ئەی لەبارەی چینەوە چی؟ خۆتان دەزانن کە چین ئێستا ینی لە جیهان و لە ناوچەکەشدا بەرەو پێشچوونەکانی زیاترە لە ڕووی ئابووری، سەربازی، هەتا ئەمنیشەوە. پێتان وایە بە زیادکردنی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بێوێت پەیامێک بە چین بدات؟ چین بەجددی هەوڵەدا کە ئێستا لە سیاسەتی جیهاندا خاوەن ڕۆڵ بێ و وردە وردە نیشانیش دەدا کە توانایی ئەوە هەیە کە لە هەندێک شوێن دەور بگیڕێ لە سەرەتای ڕێگادایە، بەڵام هەوڵەدا کە ئەو ڕێگایە بەردەوام کە و گەشەی پێ بدە و ببێتە شاڕەیەکی گەورە بۆ بەرەو پێشبردنی استراتێژی خۆی لە ئاستی جیهانیدا. هەر ئەوەی کە لە نێوان ئێران و عەرەبستاندا ناوبژایەتی کرد لە پەیوەندی لەگەڵ مەسائلی تری ڕۆژهەڵاتی نێوەڕاستە خەلیکە دەور بگیڕێ، نیشانەی ئەوەیە کە چین دەیەوێت ئەکتەرێکی نوێ لە ئاستی سیاسەتی جیهانیدا چالاکتر بێ. ئەوەش دەتوانێت یارمەتیدار بێ بۆ ئەوەی کە بە شێوەیەک باڵانس لە مەنتەقەدا بگۆڕدرێت. بەڵام سەرڕای هەموو ئەوانە بەرژەوەندی ئەمریکا و توانایی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت لە کەندا و لە ئاستێکدا نییە کە چین بتوانێت کێبرکەی لەگەڵ بکە، یا ئەوەی کە ئێران بتوانێت کێشەیەکی جدی بۆ دروست بکە. بەڵێ،
زۆر سپاس بەڕێز عەبدوڵڵا حیجاب چاودێری سیاسی لە ئۆسلۆ لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. گەلێک سپاس بۆ وێشکە.